سەهۆڵەکەی سلێمانی لە شەوانی مانگی ڕەمەزاندا جمەی دێت. لە سەهۆڵەکە جگە لە بەسەربردنی کاتێکی خۆش چی خواردن و خواردنەوەیەکت بوێت دەستت دەکەوێت. لەفەی گەرم، چای ڕەشی سەر خەڵوز و جۆرەها خواردنی تر. هەر زۆر خۆشە حەلیمێکە تۆ بەتێریێتەوە سەر ئیش لە ماڵ و نانی کچاک خواردووە ئێتەوە چاخۆی برادریێنەوە چاردۆری یانی شتێکی خۆشە جەوەکی ترە. خەرباڵغی باشە لە دوای لە سەعات 9 تر دەست پێکە تا پاشێەوە خوان باشە عیبی نییە. سەهۆڵەکە کە یەکێکە لە قەرەباڵغترین بازاڕەکانی سلێمانی لە شەواندا بووەتە شوێنی پێگەیشتنی جۆرەهانەتەوە و کللتوری جیاواز کە هەندێکیشیان لەو بازاڕەدا کاسبی دەکەن. لێ قەتعاً تاکید من وەکو بازانێ بازار زۆرتر لەبەر ئەوەی کە بانگی ئیوارەیە زۆرتر خەلوەتە بێت بەس سەهۆڵەکە زۆر قەرەباڵغە تا درەنگ تا ساعتی 2-3 شەو زۆر قەرەباڵغە. والله الأجواء بسلێمانی كتير حلو. کەشی سلێمانی زۆر خۆشە بە تایبەتی شەقامی سالم لە ڕەمەزاندا زۆر خۆشە و خەڵکی سلێمانی زۆر باشن. سەهۆڵەکە بۆ بەشێک لە دانیشتوانی سلێمانی هێندە تایبەتە. هیچ ڕۆژێک ناتوانن بەڕێ بکەن بەبێ ئەوەی پیاسەیەکی تێدا نەکەن. ئەوانی ڕەمەزان جیاوازەکەی وێ کە لە دەرەوەی شاری شەوانەیە وا بەناوبانگ بووە سەهۆڵەکە بەوەی لە دەروی شارەکانی شۆیان بۆ سەهۆڵەکە چونکە قەڵەباڵغە و شوێنێکی یعنی کراوێ تێگەی باڵە لە شەوانی ڕەمەزانە قەڵەباڵغتر و لە هەموو شارەکانەوە سەردانی سەهۆڵەکان. بازاڕە شەعبیەکەی سەهۆڵەکە تەنها شوێنێک نییە بۆ پیاسە و کات بەسەربردنی گەنجان بەڵکو بووەتە سەرچاوەی بژێویش بۆ دەیان خێزان. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی.